تەنها تاپۆلی پێنجەمی بنەڕەتی خوێندووە لە گوندی خێڵی حەمەی سەر بە پارێزگای هەڵەبجە دەژی. بیرۆکەکانی منداڵی لەگەڵ خۆیدا گەورە کردووە وە خۆی دەڵێ هەرچی بووێ دروستی دەکات. و سەرەتای ئەم شۆفڵە دروستم کردووە خولایەکی خۆم بووە، حەزم لێی بووە دروستی کەم و بۆ ئیش و کار ڕۆژانەم ویتر کاراسانیە بۆ من. ئەنجا لە سەرەتاوە ئەم شۆفڵە دروست کراوە هەمووی کارەکە هەر پارچە پارچەیە مەسەن ئەوە پارچەی سارێکی گەورەیە هی بچووکی تایە خۆم ڕێکم خستەوە بووی لەگەڵەوە ڕێکم خستووە لە حیم و کۆمەڵ شتەکانی هەمووی خۆم بەتەواو دروستم کردو و بە مەزبوطی. من خۆم بەستەنها ئەوەیە خۆڵە بەمەنا و حەوشە و مەسەلەن ئیشی ئەوە ئەو ئیشانەی پێەکەم ئەوە بۆ خەڵکیش بۆ هەڵەبجە بۆ دووسێ نەفەریشم کردو ئیشی ناو گاوداری ئەوانە پێ کردووەم شۆفڵە. ئیتر ئیشاڵە لەم ساڵی ئیتر کاتی ئەوەیە کە دوورینەوەی ئەو جایە ئەتوانم کۆمەڵی پێ بکەم و کۆیکەم هەمووی لە کوردستانایە مەسەن هەموو عاشەکانی لە کوردستانایە هیچی ناچێتە دەرەوە هەمووی لە کوردستانەکە ئەو پارچانش هەموو شتێکی چۆنەڵێت بەسیتە ئەوە نییە بگەڕێ بە دوایە شوێن دەستی نەکەوێ بشکێ لێرە هەر لە ناوخوا چارەسەر دەکرێت. یاسین دوای دروستکردنی شۆفڵەکە بە ماوەی 2 مانگ تراکتۆرێکیش دروست دەکات وە خۆی دەڵێ بێکێشەیە و وەک سەرجەم ئۆتۆمبیلەکانی دیکە لە توانایدایە هەر ڕێگایەک بیەوێت بیبڕێت بە هەمان خێرایی تراکتۆرەکانی دیکەش دەڕوات. وڵای مەکینەکە دوای شۆڤڵەکە بیرۆکەیە مەکینەم هەبوو ئیشم بە مەکینەکەیە بۆ ناو باخ و بۆ ناو ئەوانە ئیشم پێیەتی ئەنجا بۆ عەرز و بۆ ناو کێڵانی باخەکە پێویستم بوو. عەربانەکەشم بۆ دروست کردو مەسەلەن ئێستا شۆفڵەکە بم بۆ شوێنە شۆفڵەکە توانای ڕۆشنی 30 کیلۆمەتر لە سەعاتێکە ئەڕوا بەش مەکینەکە ئەو تراکتۆرە دەبڵ ژێڕە مەسەلەن توانین بیکێتە ژێڕی قورس ئیشی ناو باخۆوانەی پێ بکەی بیخێتە ژێڕی سوک 600 ڕوا لە جادا یعنی بۆ گواستنەوە ئەو فلاتەم دروست کردووە بۆ ئەوەی بیگوازێتەوە هەر ئیشێکم بێ بە شۆفڵەکە بۆ هەڵەبجە بێ بۆ چاودەرەکەی خەمە سەر فلاتی ئەو تراکتۆرەکەەوەی بم بۆ ئیشەکە تا ئیسا هەردووکیان شۆفڵەکە تا ئیسا چووەتە هەڵەبجە چووەتە سیروان چووەتە بەحرەکە کە ئیمامی زامن هاتووەتەوە یعنی هیچ کێشەیەکی نییە لە ڕۆژنا هیلاک نابێ مەسەلەن هیچ ئاتڵاتێکی بە دروست نابێ. تاوەکو ئێستا کە زاوکاری یاسینی نەکردووە ئێستا سەرقاڵی دیزاینکردنی حەفارەیەکە و دەیەوێت دروستی بکات. دوایین خەونیشی دروستکردنی فڕۆکەیەکە کە دەڵێت لە داهاتوودا دروستی دەکات. ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە تاوەکو ئێستا نە حکوومەت و نە هیچ کۆمپانیایەک دەستگیرۆییان نەکردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.